بەڕێزان جارێکتر سڵاو دەستەکەین بۆ گرتنی پەیوەندی تەلەفۆنیەکان سەرەتا کاک ئەحمەدمان لەگەڵ لە شاری دهۆک فەرموو کاک ئەحمەدجان. الو دكتور شاب باش. شەڤاش برا. دكتور دەست خۆشی بەرنامەداتیان. گەلێک سپاس. من بسیارێکی سەر بەرنامەدا حەسیان بێژم ئەسێکی شۆن کەسەوە یعنی حەسبێتیان یاڵەکوێکی دیژۆن دەلێ متکەون و ji bilî vê jî min şeqa ser heye sinda curekî hebatxom bêjnê propranolol ku îndiral. Jo min got ka ev curê hebo ya ve çi îloce bûye şo min evdî çoya ya vê êşeke dom yani min dûr û jo xinê nexwar piştîn yani min dît re'sen serê min lê bûye ve dema ku ez bo hebê propranolol ekser ez rehet bim yani serê min û dilê min jî tîjon kona gel min hêlon jî ekser tîjon lê ben. جا حسن تو چند روان که تو چه درمانکی دیگه باشته که هیچ و حبی باشته بو و حالت سپاس کاکا احمد جان دیاره سید احمدم به حالت شقصر و کیتا گوتی حالتکی بربلاوه او علاجك بوتها تنفيسين علاجك درسته بروبرانولول چونكي نوعك وان درمانا كوديت بكارينين بروبرانولول مشكله شقسري او كاك احمد كو ايش كاد نساخيه كاد دريش خاينه و هو جهندت كاد كو بو فتره كي دور ودريش تو درمانا بكاربيني كم ترنبيت لشاش هيفا وهند جاراشي احتمال هوجب كاد بۆ ساڵێکی دوات و دەرمانە بکاربینی ژبەر هەندێ ئەس چونکی پرۆپرانۆل حەبەکی بێ زەرەرە هێویدارم هەبێ دی بکارنێنیان بە ئەف حەبە بەسا بۆ هەندێ تو وەکی دکتۆری گویتەتە هەندێک جارە ڕۆژێ دوو جارە دێتە بکارینان هەندێک جارەشی ئەک جار حەسەب سەر ئێشێ جەنابێتە ئەمما وەختی پێدواییە بکارنینە بەردەوام بکاربینە و ئیشەڵڵا دێ بۆ تابیتە عیلاج. کاک محەممەدمان لەگەڵ لە شاری کەرکووک فەرموو کاک محەممەدجان. الو بەڵێ کاکە محەممەد فەرموو. الو کاتت باش دکتۆر جان. ئەو کاتر باش گیانی من. وڵی بەڕاستی من خوشکێکم لە 96ەوە ئەوەی ڕاستی بێت تووشی نەخۆشی خەمۆکی هاتووە ئەگاتە ئەم وەختانە لەم وەختەوە ئەیگرێت 2 مانگ 3 مانگ دوای لێدی ئەکەوێت لە ماڵەوە یعنی خواردن ناخوا بێتاقەتە بێ ژانە سەرێک ئەیگرێت یعنی ئەوەی ڕاستی بێت کەس ناناسێ بەعزەجارێک هەنێ حاڵەتە دینی یعنی کەڵکی ئەوەی نییە مەجای بدەیت بەلای تا دەر بچێ قسەی غەڵەتەکە یعنی پەلەمار دەدا جاروایە ئەجیرێت بەڵێ ئیتر ئەوەی ڕاستی بێت وتم بزانم هاتوچۆی دکتۆریشی پێکەین لەم وەختەیە ئەوە ڕاستی بێت 2 مانگ 3 مانگی خا باشە کاکە محەممەد کە سەردانی پزیشکتان کرد و دەرمانی بۆ نەنووسیوە سوودی لە دەرمانەکان نەبینیوە ئەوەی ڕاستی بێت دەرمانەکان ئەخوا دکتۆر گیانیستەکانەی جێژێکە دەرمانەکان جێژێکە بەڵێ باشە کاکەم حەمەدجان دیارە بۆ جەنابەت و بۆ هەموو ئەوانەی کەوا نەخۆشی خەمۆچیان هەیە حەڵقەی درێژمان لەسەر کردەوە زۆر قسەمان لەسەر خەمۆچی کردووە خەمۆچی بەداخەوە نەخۆشیێکی درێژخایەنەوە پێویستی بە دەرمانی بەردەوام هەیە و ئێمە هەموو جارێک کەڵین کاتێکەوە نەخۆشەکان ئەم دەرمانە بەکاردێهێنن و دەبینن جێژە بن پێی ئەخەون ژیانیان هینە بێ کۆڕانکاری بەسەردادێ ئەتوانە سەردانی پزیشکی خۆیان بکەنەوە چونکە ئێمە بۆ خەمۆچیش زۆر دەرمانمان هەیە هەندێک دەرمانمان هەیە نەخۆشە خەوێنێ خەوی تێدێ نەخۆشەکە هەندێک دەرمانی ترمان هەیە هیچ کاریگەریەکی سلبی لەسەر خەونیە یان نە زۆر یەکان نەکەم یەکان نەخۆشەکەش جێژەکە و ئەوەی حاڵەتی جەنابەت باسیەکەی دیارە خەمۆشیەکە هەندێک جار ئەوەندە توم بووە نیشانە دێوانیەکانیشی لەگەڵ دروست بووە ئەوەی کە جەناب دڵی قسەی غەڵەتەکە و لەوانە نزە پەلاماری خەڵکدا و لەوانەشە ئەسڵەن لە هەر لە سەرەتاوە دەستیشانکردنی نەخۆشیەکە هەڵەبوو بێ لەوانەیە خەمۆچی نەبێ نەخۆشیەکی تر بێ بۆیە من پێم باشە سەردانی پزیشک بکەیتەوە جارێکی تر سەرەتا تەکید بکەیتەوە ئایا نەخۆشیەکەی خەمۆچیە دووەم جار ئەو دەرمانە بەکاربێنێ بۆ ماوەی دوور و درێژ وەکو دکتۆرەکە پێتەڵێ و ئەگەر جەستەیشی پێک تێکچوو ئاساییە مافی خۆتە بە دکتۆرەکەت بڵێ ئەم دەرمانم بۆ بگۆڕە چونکە من یەک یان سوودم لێ نەبینیوە یاخۆ زەرری گەورەم لێ بینیەوە جەستم پێی تێکچووەوە بە هیوای سەلامەتی بۆ خۆت و بۆ خوشکەکەشت. کاک ئامانجمان لەگەڵ لە شاری سلێمانی فەرموو کاک ئامانج. شەو باش گیانی من. جان دەخۆشی و بەرنامە ڕێکوپێکانەتان لێکەم هەم لە جەناب تو هەم لە کەناڵەکەش. ئێمە سوپاسی جەناب دەکەین کاک ئامانج. زۆر سوپاس من زۆر کاتان بگرم بەس لەسەر تەوەری ئەم شەی بەرنامەکەی بەڕێستان بە جەستەی بوونی حاڵەتی دەرونی من پرسیارێکی پێچەوانم هەیەوانەیە پێ سەیر دێت ئەگەر ڕوخسەت بی خۆ ئەگەر کەسێک ئازاری جەستی بدرێت بە تایبەتی مناڵ ناڵێکی ساوە ئایا کاریگەری ئەبێت لەسەر دەرونی لە دوا ڕۆژە من بەبا ڕازگۆ بم زیاتر لەگەڵتا لە ساڵی 2007 ئەف 2006 مناڵی دۆممان لەدایک بوو لە تەمەنی سێمانی بۆ شەژمانیدا
ئیمناڵەکەمان حاڵەتێکی دەرونی تووشی خۆم بوو بارێکی ناهەوارم بەسەرها و ئازاری دەستی مناڵەکەم زۆر لێم ئەدا بە بیانوم بگری بۆی لەو مناڵە بێتاوانە دەدەسەڵاتەوەم کە سێمان تەمەنێتیکەوە هەرچەند داهنیشتنی لێکەمەوە خۆم بە تاوانبارێکی زۆر گەورە ئەزانم لە حەقی ئەو مناڵەمە ئەخۆت لە ماوەی ئەو 3 مانگ بۆ 6 مانگی تەمەنی ئەو مناڵە کە من لێم داوە بە بیانوو بەبێ بیانوو شتەکان ئەسڵن بیانوو نییە بۆ لایانی مناڵ لە تەمەنە خۆتان زۆر باشەوە ئازانن هیچ ئازارێکی وجدان و دەرونی لە دڵ و دەروون نافڕێتەوە ناڕێتەوە هەتا بەڵام مەبەستم زیاتر مناڵەکەمە. بەڵێ کاک ئامانج ئەمە لە ئێستا مناڵەکە تەمەنی چەندە؟ ئێستا مناڵەکە تەمەنی 6 ساڵە لە پۆلیەکی بنەڕەتیە. خۆت هەستت بە هیچ گۆڕانکاریەک هیچ ناڕێکیەک لە دەرونی لە تەبیعەتی لە هەڵسوکەوتی کردووە؟ بە پێچەوانەوە زۆر مناڵێکی زرت و زیت و ژیرە نەڵم لەبەرەی مناڵی خۆمە مەتر ئەوەی بکەم ئەنجا ینی ژیرەکەی لە ڕادە بەدەرە. بەڵێ کاک ئامانجان دیارە ئێمە ئەڵێین لێدانی مناڵ ئێمە وەکو خۆت وتت لەگەڵ ینی بۆیە زۆر قسە لەسەر ئەو بابەتە ناکەین شتێکی دروست نییە بەڵام عادەتەن مناڵ لە 3 ساڵی لە 3 مانگی بۆ 6 مانگی هێشتا ئەوەی کە ئێمە پێڵین بە ئینگلیزی پێڵین کۆنسپچوالایزیشن واتە مانەبەخشین بە شتەکان بەو نوعیلای دروست نەبووە هێشتا نازانێ ئایا ترس چییە بەو شێوەیە وەکو کەسێک وەکو مناڵێکی تازە پێگەیشتوو و نازانێ ئایا ئەمە سەرزەنشتکردنە و ئەمە ترساندنە بۆیە لە 3 مانگ بۆ 6 مانگی مناڵێک هیچ کاریگەریەکی نییە بە تایبەت کاریگەری جەستەی هەندێک جار لای دروستە بێ بەڵام بەو نوعانیە کە لە مستەقبل بە تایبەت کە جناوت باسەکەی ئێستا مناڵێکی بێگرفتەوەی کێشەیەکی نییە پێویست ناکە خۆت لەناو ئەو دڵڕاوچێ بژیت و وا هەست بکەیتەوە خۆی بێگومان هەڵەیەک بمبورە کەواڵێم هەڵەیەکت کردووە بەڵام ئەمە خۆت ئێستادانی پێێنیت و پێت وایە شتێکی دروست نەبووە بەڵام من دڵیان دەکەمەوەکەوە ئەو کاریگەریە خراپەی نەبووە لەسەر مناڵەکەت بەو بەدلیلی ئەوەی کەوا مناڵەکەت ئێستا مناڵێکی ئاساییە بەڵام ئەمە بۆ معنایە نییە کە خەڵک بەلایەوە ئاسایی بێت لە مناڵەکانیدا چکە لە دوار ڕۆژ هیچ گۆڕانکاری هیچ زەرێکی نابێ ئەوەی تۆ خۆشبەختانەیە چێک لەو حاڵاتانەی کەوا زەرری نەبووە هیوادارین کەوا هیچ باوکو دایکێکتر لەو تەمەنە وەل هیچ تەمەنێکتر مناڵەکان ئەشکەنجە نەدەن و تۆش خاترجەم بە هیچ کاریگەریەکی تربی لەسەر مناڵەکەت ئینشاڵڵا دروست نەکردووە. کاک میرانمان لەگەڵ لە شاری سلێمانی فەرموو مامۆستا میران. مامۆستا میران کاکە برا فەرموو کاکە میرانجان. کاکە میران ئەگەر شوێنەکەت بگۆڕیلەوە دەنگت زۆر ڕوون نییە بۆ ئێمە ئەگەر شوێنەکەت بگۆڕیان دەنگت بەرزکەیتەوە چونکە گوێمان لە دەنگت نییە. داوای لێبوردنەکەین دیارە دەنجی کاک میران وازەح نیە هیوادارین بتوانێت جارە شتر پەیوەندی بگرێتەوە بۆی بتوانین باشتر جەما دەنجی بێ. کاکە عومەرمان لەگەڵ لە شاری کەلار فەرموو کاکە عومەر. شەو باش کاکە برا. سلامت جاوا دکتۆر گیان وەڵای ئەوەی ڕاستی بێ من نزیکەی 10 مانگە بێت. بەڵێ ئێوانێکیان تووشی حاڵەتێکی سەرم گێژی خوارد لە دوای سەر گێژ خواردنەکەەوە ڕۆیشتم ئەشعی تەنووریم 2 جار گرتووە 4 جار ڕۆژمەتە ئێران سەختیی هەموو فەحسەکانیان بۆم کورە تەنها 3 نازرم عەدایان کردوم ئەشعەتەندەکان ئەڵێ پاکە بەڵام من بەردەوام گێژم نانم بۆ ناخورێ قەبزم بەس دکتۆر یەک شتی پێوتمە هەم لە سلێمانی و هەم لە کرماشان پێوەڵەن حاڵەی کارەبایی سەر بەرزە. بەڵێ بەڵێ ئەوم پێڵێن بەس بەردەوام گێژم بەردەوام مجتەماع دانشم ئەڵێ نیم ئەڵێ لەو شوێنان نیم و نانم بۆ ناخورێ و کاتێکیش نانەکە ئەخۆم ناتوانم بچمە سەراو جای 3 ڕۆژ ناتوانم بچمە سەراو. بەڵێ کاکە عومەرجان بەڵێ دیارە کاکە عومەر ئەو حاڵەتەی جوان باسیەکەیت من ئەوە فرسەتێکی باشە شتێکی زۆر گرنگ بیرهێنامەوە ئەویش ئەوەیە ئێمە یەکێک لەو کێشانی هەمانە نازانم ئەم کۆمەڵێک ڕستە هەیە هەندێک لە پزیشکە بەڕێزەکان بەتایبەت لەگەڵ ڕێزم غەیرە کوردەکان بەکاری دێنن ئینجا فارس بێ عەرەب بێ تورک بێ ئەمە بە نەخۆشەکانی ئێمە نازانم نەخۆش ئەم جملانە لەکوێ هێناوە یەکێک لەمانە ئەڵێ دەمارێک لەسەر تووشک بووە ئەو بۆ جەنابت و بۆ هەموو کەسیش ئەم جملەیە بە تەوزیحێکم دەمار لەسەر وشک بێ بێگومان بە شوێنێکی جەسەد ئەوەستێ یان کەڕەبی یان کوێرەبی یان شەلەلەبی دەمار اینجا زۆر جاریش ئاماژەوە ئاکەن ئەڵێ دەمارێکی سەرەت یعنی ئاماژەکە وایە سۆندەیەک ژیرا بێ بەڕێزان ئەگەر مولولەیەکی یەکجار بچووک لە مێشتی ئادەمیزاد خوێنی بۆ نەڕوات
ئەوە زەرێکی زۆر گەورەی جستەی بە مرۆڤ بەگەێنێ ئەی ئەگەر بێت و دەمارێک وەکۆم بەڕێزانە بە نەخۆشەکانیڵێن بۆیە تکایە لەم نوع جملانە خۆتان دوور بگرن و داوای تەوزیح لە پزیشکەکەت بکە بڵێ بەڕێز یعنی چی من دەمارم گیراوە ئەتوانی لەسەر ئەشعەکە پیشانم دەی ئەتوانی بۆم شەڕحکەی چۆن دەمارم گیراوە دەمار یعنی چی دەمار گیراوە یاخود دانەیەشی تر ئەم جملەیە زۆر دووبارە ئەبێتەوە بە نەخۆشەکان ئەڵێن کارەبایاتی سەرت تەواو نییە یعنی چی کارەبایاتی سەر تەواو نیە خۆمە مۆلیدەی کارەبا نییە یعنی زۆر جار ئێمە ئەزانین کە کارەبایاتی سەر ئەگەر بێت و تەواو نەبێت تەشخیصمان دەستنیشانکردمان هەیە بۆ نەخۆشی مەجاڵیتیان نییە یەک کۆیەکەکا بە دوو ئێمەش کە پزیشکیمان خوێندووە نەخۆشیەکان هەمووی وازەحە ئاشکرایە یان ئەوە تەیە گەشتکەت هەیە یاخود ئەوە تەیە نەخۆشیەک گرەیەک هەیە لە سەرەت ینی چی کارەبایاتی سەر تەواو نییە بۆیە بەڕێزت پێویستە کاکە عومەرجان تۆ هەموو ئەوانێک ئەو هاوشێوی جەنابتن پێویست ناکات چونکە تۆ مافی خۆتە داوای دەستنیشانکردنی نەخۆشیەکەت بکەی لە پزیشکەکەت کە تێناگەی کارەبایاتی سەرت زیادە داوای تا تەوزیح بکە بڵێ یعنی چی کارەبایاتی سەرم زیادە بەڵام ئەوەی کە تۆ باسیەکەیت کەما ئەومان لێکە زۆر جار بڵێن ئەم حاڵەتە دەرونیە هیچ ڕەبتێک لە نێوان قەبزی و کارەبایاتی سەر نییە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی هەموو جارێ ئێمە نەخۆشەکانی پێ ئەناسینەوە ینی زۆر نەخۆش دێڵە دکتۆر وەڵام من ئەبورێمەوە لەگەڵیشیا بۆ نموناڵێ من قەبزم وەکۆی جەنابەت یان ئەڵێ پێستم ئەخورێ و لەگەڵیشیا جارە سەر ئێشاگرم ینی هەندێک شتەڵێ کە پەیوەندیان بەیەکەوە نییە لە ڕووی پزیشکیەوە هیچ کتێبێک و هیچ سەرچاوەیەک و هیچ دەستگایەکی پزیشکی دانی بەم گۆڕانکاریان نەناوە بەیەکەوە کۆی نەکردوونەتەوە بۆ ئەم حاڵەتی بەڕێزت دیسان مادام پشکینەکانت ئاسایی بوون کاکە عومەرجان پێت دەڵێم حاڵەتەکەت ئەوەی کە باس کرد سەرت جێژە خوا و خەبزەبی لەگەڵی دیارە ئەمە وەکوتم هەندێک حاڵاتێکی دەروون جەستەیە سەدانەوەت و پێویستە لەگەڵ پزیشکێکی دەرونی ئەوە پزیشکی جەستەیت کردووە هەموو دنیا گەڕاوی ئەم جاریان سەردانی پزیشکێکی دەرونیش بکە با لەگەڵت دانیشێ بزانە ئایا حاڵەتەکەت چییە ئایا گرفتێکت هەیە بیر لە شتێک کەیتەوە نامرتاحی لە ژیان شتێک نیگەرانی کردووی ئەم بۆ پزیشکت باسکە و هیوادارمکەوە ئەم کێشانت نەمێنێ کاک جەبارمان لەگەڵ لە شاری عربەت فەرمو کاکە جەبارجان بەڵێ دکتۆر گیانم کاتە باش ئەو کاتر باش ئەزیزم دکتۆر گیان نەخۆشێکمان هەیە ئەبورێت و بورانەوەکەیژی کە ئەکەوێت تقریبان 2 دقەیە ئەکوێتە عەز دەسێنێ هەڵەسێت و زۆر بەحسمان بۆ کردووە ئیسان دکتۆری هەیە لە سلێمانی حەبی بۆ نووسیە حەبەکە خوا بین باشە بێ کەمیە کاتۆ وای لێت و بەڵێ بورانەوەکەی وای لێدێتەوە بەڵێ دیکە تریشمان هەیە بورێت و بەڵێنی ڕەخە بێ پێخۆشە بێ چەند بورانەوەکەیان چەند دقەیە کاکە جەبارجان ئەم یەکەیان ئەوەی ئەوەڵیان وتم تقریبا 5 دقەکەوێتە عەز دەسێنێ هەڵەسێت و احتیاجی مامۆساییژە دیارە کاکە جەبارجان بەداخەوە ئەم حاڵەتی جەناب باسیەکەی لەواتێ گەشتکە بێ چونکە عادەتەن حاڵاتی گەشتکە و بۆی خەڵکیش بیزانێ فەرقی لەگەڵ حاڵاتی دیکەی بورانەوە ئەوەیە کە کورت خایەنە ینی هیچ حاڵەتێکی گەشتکە نییە دەقە بخایەنێت دقەیەک بۆ 5 دقەلەوەی چەند سانیەیەکە خایەنێ بۆ ئەم حاڵەتە لەواتێ گەشتکە بێت دوای ئەرستێتەوە بەڕاستی هیچ عیبی نییە دیسان ئەڵێمەوە دوای ئەوەی کەوا ڕای پزیشکێکی دەرونی و دەستەی وەرەگریت ئینجایمە و تەشخیص ساڵێن بەڵام لە نیشانەکان وا دیارە و کێشەی گەشتکەش ئەوەیە کاکە جەبارجان دەبێت دەرمانەکانی یان بەردەوام بیخوات یان بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ بۆیە یەکەم ئامۆژگاریم بۆ جەنابەتەوەی ئەم دەرمانە ڕامەگرن و کەمی مەکەنەوە چونکە لەوانەیە ڕۆژێکیان لە کاتی لەسەر شوێنێکی بەرز ئەم حاڵەتی بۆ بەربێتەوە گیان لەدەستدا یان لەوانەیە لە نزیک ئاگرێکەوە وای لێ بێن نزیک ئاوێکەوە بۆیە تکایە ئەم دەرمانە نەکەمی بکەنەوە نەوازی لێ بێنن تا تەواو بۆ ماوەیەکی دوور و درێژ استیقرارەکەوە بورانەوەکەی ئەوەستێت اینجا بیر لەوە بکەنەوەکەوە گۆڕانکاری دەرمانەکان بکەن و لەوانە شەوەک و نەخۆشی شەکرا فشاری خوێن ئەم حاڵەتە درێژخایەن بێت و ئەمە قەدەری ئەو نەخۆشەیە کە دەبێت بۆ ماوەیەکی دوور و درێژ یاخود لەوانەیە تا لە تێکڕای ژیانی تا سەر دەرمانەکان بەکاربێنێ کاک ساماڵمان لەگەڵا لە بەریتانیا فەرموو کاکە ساماڵجان مرحبا کاک دکتۆرم کاتت باش مرحبا جانی من و کاتی تۆش باش زۆر دەستخۆشیم بەرنامەیەکەم بەرنامەیەکی زۆر ڕێک و پێکە زۆر سپاس معلوماتێکی تاوەیە بە نەخۆشەکانەوەی کە پێویستیانە تەبەن من حاڵەتێکم هەیە لە نەتیجەی نەخۆشیەکی خراپەوە بڵێن کە سەرەتان بوو تووشێم حاڵەتە نەفسیە بوو وەڵحاصل لە عیلاجی سەرەتان شتەکەم بۆ کراوە بەڵام هێشتا ساید ئیفێکتێکی زۆری ماوە لەسەرم ئەجا بۆ مەسەلەی حاڵەت نەفسیەکە خستیانمە سەر عیلاجێک کە لێرە پێڵێن سیپرالێکس بەڵێ ئیسیتالۆپرا بەڵێ سیپرالێکسا ئێستا ئەمێ واز لە سیپرالێکسەکە بێنم طبعا تقريبا عرضكان وادر كتشونال ادكتيف يعني معتاد بي شو روجي اغني خمو فتري كنا خمي ترخوي كي زورم لي كيت يعني برا قلواني اتفاش دورو خوم اجا تحصيل لقسا كديش مكان
حل آية بالرئي جنات عن حلية متشي وصفات أنا كم دست خوشتان يكو سپاس بۆ تۆش کاکە سامەڵجیان خۆشحاڵین کەوا نەخۆشەکە چارەسەر بووە و هیوادارین کەوا هەموو لۆبی کوردی لە بەریتانیا و لە هەموو وڵاتەکانی تر دوور بن لە هەموو نەخۆشیەک و هەمیشە چارەسەر بن. دیارە کاکە سامەڵجیان یەکێک لە کێشەکانی نەخۆشە درێژخایەنەکان نەخۆشی شێرپەنجە نەخۆشی دڵ نەخۆشی فەقەرات هەموو نەخۆشیانە یەکێک لە گرفتەکانی ئەوێ تووشی حاڵەتی خەمۆچی دەبن ئەو نەخۆشانە چ بەبۆی وەرگرتنی هەواڵەکە چ بەوەی هەندێک گۆڕانکاری فەستەجی و بایۆلۆژی لە جەستەی ئەم کەسانە و ئەو حەبەی کە بۆ جەنابەت نووسراوە بۆ چارەسەری خەمۆچیە عادەتەن ئێمە بۆ نەخۆشانە ئەینووسین کەوا تووشی ئەم حاڵەتانە بوون ئیسیتالۆپرام یاخود سیپرالێکس کە ناوی تیجاریەکەیەتی هیچ کێشەیەکی نییە کاکە ساماڵجان بە ئیسراحەتی خۆت ئەم حەبانە بەکاربێنێ یەکەمیان نە ئەدیکشن دروستەکە وەک جەناب دەڵێ نە ئیدمان دروستەکە نە هیچ زەرێک بە خانەکانی مێشکێت و جەستەتە گەێنێ تاکە گرفتی ئەم حەبە ئەوەیە هەندێک لە ڕووی گەدەوە گەدەت ئازاریە بێ هەندێک زار لەوانەیە هێڵنج بێت لەوانەیە خۆش نەبێ معیدەت بەڵام مەش فترەیەکی دیاریکراوە دوایی نامێنێ یعنی تو ئەم حەبەوە حساب کە تۆ نەخۆشی شەکرەت هەیە دوور لە جەنابەت پێویستە هەموو ڕۆژەم حەبەت بخۆی یعنی من دڵنیاتەکەمەوە توانی پرسیاری هەموو پزیشکانش بکەی کە لە بەریتانیا لە هەر شوێنێکی تری دنیا سیپرالێکس لەو حەبانیەکەوە ئاڵوودەبوون دروستکات بەبێت رزبیان خۆ هیچ زەرێکیان نیە ئەوەی کە جەنابەت باسێکی ئەڵێ من فترەیەک وازی لێ دێنم ئەمە لەبەر ئەو حەبەنیە کە خەوەکە تێکەچێ ئەوە خەمۆچی و بێتاقەتەکەت بۆ ئەگەڕێتەوە یەکێک لە نیشانەکانی خەمۆچیەوەیە کەوا مرۆڤ زۆرە خەوێ یعنی ئەمە تەسیری ئەم حەبەنیە تەسیری ئەوەی نەخۆشەکەت بۆ ئەگەڕێتەوە بۆیە من پێتەڵێم ئەم حەبانە واز لێمێنە و هیچ کێشەیەکت بۆ دروست ناکات و توانی تا ماوی ئەم حەبانە بەکاربێنی بەبێ هیچ گرفتێک. کاک ئاریمان لەگەڵا لە شاری سلێمانی. شەباش کاک دکتۆر جان. شەباش جانی من. قوربان. سلامت بیا. کاک دکتۆر جان پرسیارێکم لە جەنابەت دەبوو. فەرموو. نەخۆشێکمان هەیە لە باڵەوە تقریبان 4 مانگە بێت ئەچی فەحسی سۆنەرات و مەغناتیزی و هەموو شتێکی ناو مەعیدە و گەدەمان بۆ کردووە هیچ کێشەیەکی نییە. بەڵێ. ئەجا خۆی لە عینن کاتە شەکرەشی هەیە. بەڵێ. ئەبێ هەموو شتێک لە دەوەی 2-3 شەو هەستێک ئەرشتێتەوە سەوزا دەگەیەنێتەوە دەرداوێک. هەچی فحصات و عیلاج و دەربانە هەمووی بەکارێنێت بدوان بۆ لای سوات دکتۆر ئەڵەی کێشەیەکی ناوی جانی نییە جەستەی نازانم گویا پەنکریاسێتی گویا کوێتی ئەڵێن سست بووە ئیساڵە نەو نەخۆشی وڵی نەفسیە ئەی باش ئەم ڕشانەوە شەوێ دوان سیان چوار دەکەم جەنابە معلوماتێکمان بێتە دەسەرەوە باشە کاکە ئاریجان دیارە ئەگەر شتێک هەیە بۆ جەنابەت باسی کەم تۆزێک بەلاتانەوە لەگەڵایە بەڵێ چی لەگەڵایە شەکرا لەگەڵایە باش ئەنجا با من نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە بۆ ئەوەی تۆ بینەرانی شتێ بگەن کە بەڵێ ئاسایی ئەم حاڵەتە دەرونی بێت تەسەوڕکەن جۆرێک لە نەخۆشی دەرونیمان هەیە پێڵێن دووجانی درۆزنانە زیدۆسایسس بە ئینگلیزی پێڵێن یعنی چی یعنی نەخۆشەکە هەموو نیشانەکانی دووجانی وا دەسک پڕیواتە حملی بۆ دروستە بێ نەخۆشە ئافرەتەکە بۆ نمونە زیجی ئاوسێ زیجی گەورابێ بەیانیان ئەڕشێتەوە بۆ ماوەیەکی دیاریکراو سوڕی مانگانەی وادە عادەی مانگانەی ئەوەستێت و هەموو ئەو نیشانانەی کەوا کەسێک هەیەی بۆی دروستە بێەوە بۆ لەوە خیرانە بینیمان لە هەولێر حاڵەتێکی وا ڕوویدا چوو لە خستەخانە پێیان وتبوو کە تۆ حملت هەیە و هەموو بۆتە 6 مانگ و 7 مانگ و دوایی وەختی هەتا ئەوەی کە پێڵەن ژانکردنی منداڵ بوون ئەوەشی بۆ دروست بوو لە لەحزەیەەکە کە کردیانەوە وتیان هیچی تیانە ئیتر دوایی نەخۆشەکە قەنەعەتی نەکەوتی ناڵەکەیان دزیەوە بەرحەڵ ینی بۆی هەیە هەندێک جار ئەگەر لە ڕووی دوایی دەرکەوت کە نەخۆشەکە حاڵەتێکی دەرونی هەیە بۆ هەیە حاڵەتی دەرونی هەندێک جار ئەم حاڵەتە دروستکات کە حملێکی گەورە و گران دروست کات یعنی کە ئێستا باسیەکەین ئێمەوەەوە لەسەر چاوە پزیشکەکان هەیە و جێگەی نکۆڵی کردن نیە بۆیە ئاساییە ئەگەر نەخۆشەکەی تو حاڵەتەکەی دەرونی بێت لەگەڵ یا بڕشێتەوە نەک هەموو شوێ لەوانەیە هەموو ڕۆژێ بڕشێتەوە ئێمە چەند نەخۆشێکمان هەیە کە سەدانی ئێمە دەکەن بۆ ماوەیەکی دوور و درێژ کە ئێستا لەوانەیە گویان لە من بێت و ئاگایان لەوەیە کە بۆ ماوەی دوو درێژ ڕشانەوەیان هەبووە ئازاری گەدەیان هەبووە دوایی کە دەرمانەکانیان بەکارهێنەوە ئەمانیان دەرمان دەرونیەکان ئەم حاڵەتەیان نەماوە و خۆیان قەنەعەتیان کردو کە حاڵەتەکەیان دەرونیە بۆیە زۆر ئاسایی حاڵەتی نەخۆشەکەی ئێوەش کاکە ئاریجیان دەرونی بێت هیوادارم سەردانی مادام دکتۆرەکانی جەستەیش پێیان وتی حاڵەتەکەی دەرونی سەردانی پزیشکێکی دەرونی بکات بۆ ئەوەی نەجاتی بێت لەم ڕشانەوە شەوانە لەم حاڵەتێکەوە تایەتی پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین دایکی تریزما لە شاری سلێمانی فەرموو ئەلو فەرموو دایک تریسپا ئەلو بەڵێ جێم لێتە ئەم کاتە باش دکتۆرگیان ئەم کاتر باش ئەزیزم دکتۆرگیان ئێمە مناڵێکمان بووە لە 21 شەشەوە بەڵێ تەمەند درێژ بێ لە دایک قاچێکی ئەلەرزی بەڵێ ئەجا زۆر بە زەحمەت بوو لە دایک بەڵێ ئەو شەو هەتا بانی نەخەوت لە کە هێنامانەوانێ بۆ جمعە بوو بردم بۆ عیادە دکتۆر و تێمە تووشی گەشکە بووە
قاچێکی ئەلەرزی تاکو 2 مانگ قاچی ئەلەرزی بەڵێ ئێستا لەرزینەکەی نەماوە تەختێکی مێش پشتیشمان بۆ کردۆڵە شکور مێشکی باشە بەس قەترەیەکی هەیە هەتاکو نێتەنێ ئەمە ئەو قەترێ بێتنەوە قەترەی گەشەیە گەشەی مێشک ناوی چێ قەترەکە داریتریز بە واللهی نازان قەترەی چیە بەس ئەوە ئەزانم کاڵە هی گەشەی مێشکی مناڵە بەڵێ بەڵێ تا چەنێ بگینە زەرەری هەیە نا بەس ئێستا لەرزینەکەی زۆر بەکەمیاوە لە حەسەیەکە جارە دووجار قاتی تۆزی ئەلەرزێ و نامێنێ تێگەیشتم باشە دیارە ئەم حاڵەتە کە جەنان باسی دەکەی دایشتیس بە کێشەیەکە یان ئۆتێ لە کاتی منداڵبوونەکە ئەزیەتێک بەر مێشتی منداڵەکە گەیشتوایە خۆ لە کاتیەوەی کە لەسکی جەنابەت بووە لەوانەیە دەرمانێکی بەکار نابیان جەنابەت تووشی نەخۆشیەک بوو بیت و ئاگات لێی نەبوو بێت بە هەر نوعەیەک یان شلوانی هەرزێک ماک بێت و شتێکی بۆ ماوەی بێلێچێک لە باوەکان لە خزمەکان بۆی مابێتەوە ئەمە لەوانەیە جۆرێک لە جۆرەکانی گەشتکە بێت لەوانەیە جۆرێک لە گرفتەکانی مێشک بێت یاخود بووکانەوەی مێشک بێت کەمە لە لای منداڵان هەندێک لە منداڵان هەیە من ناوی قەترەکە نازانم بۆی بەجەنات بڵێم دەیە بۆ چەند بەکاری بێنی و زەرەری هەیە یاخود نیەتی بەڵام بێگومان مادام پزیشکێکی پسپۆر بۆی نووسیە و سوودی لێ بینیوە ئامۆژگاری من بۆ جەنابەت سەردانی هەمان پزیشک بکەرەوە بڵێ جەنابی دکتۆر ئەم قەترەی کە جەنابەت نووسیوتە نەخۆشەکەمان سوودی لێ بینیوە ئایا بۆ ماوەی چەند بەکاری دێین زەرەر و قازەنجەکانیشی چۆنەوە ئایا نەخۆشەکەمان ئێستا گەیشتۆتە کوێ و ئێمە چی بۆ بکەین و هیوادارم کەوە سەلامەت بێت. پەیوەندیەکی تری تەلەفۆنی وەرەگرین بوشرا خانمان لەگەڵە لە شاری سلێمانی فەرموو بوشرا خان. سەلامەت بیاخوا. وڵای دکتۆر گیان لە 20 ڕەمەزانەوە تووشی حاڵەت هەیە مناڵم بوو دوای ئەوە سەردانی دکتۆرم کرد عیلاجوشتی بۆ بەکارهێناوە ئێستا لە 20 ڕەمەزان و بەرداوام ئەڕشێم و ژانە سەرمەیی چم بۆ ناوخڕێ بێهێزم ئیتر نازانم پەیوەندی بۆ حاڵەتە دەرونیەمەوە هەیە یان نا. بوشرا خان ئەو حاڵەت دەرونیە کامە بوو کە بۆ دروست بوو چۆن بوو حاڵەت دەرونیە؟ وڵای دوێ مناڵبوونەکە دکتۆر گیان ئەماڵی خۆم بەرچاو کەوتبوو بێتاقەت بووم ئیتر سەردانی دکتۆرێکم کرد ئیتر عیلاجیۆم بەکارهێنا بەڵام ئێستا حەملم هەیە دکتۆرە کاڵێ من ناتوانم عیلاج بەمێ بەردەوام وام ناتوانم بڕۆم و بۆ بوشرا خان حەملەکەی جەنابەت چەند مانگە زەحمەت نەبێت؟ وڵای دکتۆریان 2 مانگ بوونیوە. بەڵێ باشە سوپاس. دیارە بوشرا خانە حاڵەتی جەنابەت خەمۆچیە ئەوەی کە باسیەکەیت نیشانەکانی خەمۆچین و زۆربەی کات ئێمە خەمۆچیەکمان هەیە پێڵەن خەمۆچی دوای لە منداڵ بوون پۆستپارتەم دیپڕشن کە مستەڵەحێکی بەناوبانگە و ئەم حاڵەتە ڕوودا لە هەندێک لە نسبەیەک نزیکەی 2 بۆ 3 لەو ئافرەتانێکەوە منداڵیان نەبێت هەندێکیان پێویستیان بە چارەسەری هەندێکیان پێویستیان پێ نیە لەواتەوە جەنابەت پێویستی بە چارەسەری بوو بێت وە کە جاری دوم بۆ دروست بۆ تۆ دیسان هەر دیارە حاڵەتەکە خەمۆچیە و بڵێ لەگەڵ یا سەرێشە دروستەکە ڕشانەوە دروستەکە خەمۆچی نیشانی جستەی شێبێت بۆ مەسلەی چارەسەری بڵێ ئێمە مجموعەیەک حەبمان هەیە ئەتوانین بیدەین لە کاتی حەملە بەڵام باشتر وایە تا 3 مانگی یەکەمی سکپڕی بەکاری نهێنین بۆیە من هەر چۆنێک بێت ئامۆژگاری جەنابەت دەکەم ئەم 2 هەفتەیەش خۆت بگرە هەوڵ دەخۆ سەرقاڵکەی ڕەفیقەکان دەرو پشتت بن خانەوادەکەت لەگەڵ تا بن تۆزێک سەفەر و گەڕان و ئەمانە بکەیت تا ئەگاتە تەمەنی سکپڕەکەت ئەگاتە 3 مانگ اینجا دوای ئەوە سەردانی پزیشکی خۆت بکە لە 3 مانگیا بەڵێ جەنابی دکتۆرەکەی جەنابەت دەتوانێت دەرمان بۆ بنووسێت و دەرمانمان هەیەکەوە کاریگەری نییە لەسەر مناڵ ئەگەر بات و لە کاتی سکپڕیا بەکار بهێنرێت. کاکو شارمان لەگەڵا لە شاری گیانە. شەو باش و ئێوارەت باش کاکە وشار. سەرچاوم بەڵام دکتۆر جان منەوە خێزانی من زۆر بیرەکاتەوە. بەڵێ. دوای ئەوەش کە بیرەکاتەوە مناڵێکمان ئیمساڵ بە ترێپەڕێ قورجی تۆزێ گیانی تیانەما هەناسەی بڕا زۆر بە حەماسۆقی ژانی وتی مناڵەکەم مرد تووشی بیرکردنەوە بۆتە دایان بیرەکاتەوە جێژە بێ. کاکە وشار من زۆر زەر پرسیارم لێ کە دیارە بیرکردنەوە شتێکی باشە ئینسان بێ بیرکردنەوە کائینێکی بێڕۆح و جانە ینی بیرکردنەوە ئاساییە بەڵام بیرکردنەوەی چۆن بیرکردنەوەیەکەوەی جەنابەت باسی وڵای ئێستا خەبەرێکی ناخۆشی پێگا لە ماوەی دراوسەیەکمان دووسێ مناڵیسیاری لیاو مردووە ئەتر لەو شەوە تووشی خەمۆشی بووەدا سڵەچێ بیرەکاتەوە بێ ئەبورێتەوە. بەڵێ اینجا دیارە کاکو شار نەر بردو بۆ لای پزیشکێک بیبینێت لەگەڵی دانیشێت پزیشکێکی دەرونی حاڵەتەکەی بۆ باسکە؟ وڵات بدم بەلای پزیشک بەس دەرمانی جێشی ئەو حەدێکی بۆ نووسیوە جێژە بێ لەو کاتای خۆتە پێ باشە بێ. دەرمانەکە ناوێزانیت کاکە وشارجان؟ نەوەڵا بچووکەکەی جێژبوونە جێژە بێ کاتێ جێژە بێ ئەوەی ئەدەمێ. باش یعنی کە جێژە بێ اینجا دەرمانەکەی دەیتێتەوە؟ ئەروەڵا پێی باشە بێ بە دەرمانەکە؟ دوانیژەخوا 2 حەدیش بێکەوەخوا. باشە بێ پێی کاکە وشار؟ وەڵا باشە بێ دکتۆریان. باش دیارە کاکو شار ئەم حاڵەتە دیسان لەینەوە ئێمە حاڵەتێکی دەروون جەستەیە
و بەڵام ئەم حاڵەتی ئەم دەرمانەیە بۆ ئەم دەرمانەی بۆم حاڵەتەی نووسین لە کاتی پێویست نییە یعنی ئەوەیە کە تۆ ئەگەر پێویستت بۆ حەبێک بخۆیت ئەم دەرمانە هەندێک جار ئێمە بۆ ماوەی 6 مانگ هەندێک جار بۆ ماوەی ساڵێک بەکاری دێنین و 2 مانگ جارێک سەردانی پزیشکی خۆت دەبێت بکەیتەوە پزیشکەی خێزانەکەت بزانە ئایا وەزعەکەی گەیشت بەکوێ سوودی بینیوە سوودی نەبینیوە ئەگەر سوودی بینیوە لەسەری بەردەوام بێ ئەگەر سوودی نەبیوە دەرمانەکەی بگۆڕێ ئەگەر جێژبوونەکەی ینی هەموو ئەمانە پێویستە تۆ خێزانەکەت سەردانی پزیشکی بکات وەم حاڵەتێکی دەرونی وەکو باس دەکەیت چکە لە سەدمەیەکەوە بۆی دروست بووە لە خەبەرێکی ناخۆشەوە بۆی دروست بووە وەم حاڵەتە هەندێک جار بەردەوام بێ فترەیەکی دوو درێژە خایەنێت بۆیە دیسان ئامۆژگاری جەنابیش دەکەمکەوە ئەم دەرمانە ڕانەگرێت یعنی لە کاتی پێویست نەبێت چکە مەحەبی سەر ئێشە نییە کە بۆ ماوەیەکی کورت بەکاربهێنرێت. کاک پشتیوانمان لەگەڵا لە شاری سلێمانی فەرموو کاکە پشتیوان جان. باشی جانەکەم. سپاس دەکەم ئەزیزم. دکتۆر جانی من شەو باش بە قوربان. شەو باش ئەزیزم. زەحمەت نەبێ من لە ساڵی 2010 دکتۆر لە سوید بۆ تەشخیص کردوم. چی تەشخیص کردووە کاکە برا؟ کە ئیلتیهابی پەنکریاسمە. ئیلتیهابی پەنکریاس بەڵێ. ئیلتیهابی پەنکریاسمە. بەڵێ پەنکریاتایتس. بەڵێ جا هەتا ئێستا 2 جار لەوەتی گەڕاومەتەوە بە کوردستان 2 جار لە خەستەخانە کەوتوم ئازارم زۆرە. 2 جار لە خەستەخانە کەوتووی ئازار زۆرە. بەڵێ جاوتم ئایا ئەوە بیرکردنەوە خەڵقی دەوری هەیە لەسەری؟ بەڵێ باش دیارە کاک پشتیوان ئیلتیهاب ینی حاڵەتێکی جەستەیە هیچ مەجاییتیان نیە ئەمە هەوکردنە ینی بەکتریایەک چۆتە ناو خوێنتەوە ئەم بەکتریایە وای کردو لە شوێنێک لە شوێنەکانی جەستت ئیلتیهابێک دروستکات هەوکردن دروستکات ئەوەی کە بە ئینگلیزی پێڵێن ئینفێکشن ئەمە هیچ علاقی بە دەرونیەوە نییە ینی بەکتریا چۆتە ناو جەستەتەوە بەڵام خۆی دواتر ئەم ئەگەر حاڵەتێکی دەرونیت هەبێ بێتاقەت بی زۆر بیر بکەیتەوە لەوانەیە تەسیر بکاتە سەر کۆ ئەندامی بەرگری ئەوەی کە پێڵێن ئیمیون سیستم جیهازی مەناعە وا دەکاکەوە جیهازی مەناعەت سست بێت خڕۆکە سپیەکان و سوورەکان وەکو پێویست ئیشی خۆیان نەکەن بۆ دژایەتیکردنی ئەو بەکتریایان دەستە ناو خوێن و لەوانەیە وا بکات حاڵەتەکەت درێژخایەنتر بێت چارەسەریەکەت کەمتر بڕوات و کەمتر سوود لە دەرمان ببینی ئەمەیان هەیە بەڵام بۆ خۆی ئەگەر بڵێ من بێتاقەت بم ئایا خەمۆچیم هەبێت تووشی هین ئیلتیهابی پەنکریاسە نەخێرشتوەمان نییە بەڵام ئەمە شتێکەکەی بیرەنامەوە کاکە پشتیوانجان زۆر جار کەسێک کە تووشی نەخۆشیەکە بێت لە نەخۆشیەکە چاکە بێتەوە بەڵام دوایی کە ئازارێکی بچوکی بۆ دروستە بێت لە شوێنەکە یەکسەر ئەڵێ ئەمە دیارە حاڵەتەکەم بۆ گەڕاوەتەوە و دیسان ئەڵێ دیاری ئیلتیهابەکەی جارانە بۆیە مەرج نییە تۆ ئێستا ئیلتیهابت هەبێ لەوانەیە حاڵەتەکەت بووێ بە دەروون جەستەی بەڵام خۆی لە ئەسڵدا ئیلتیهابی پەنکریاس یا ئیلتیهابی هەر شوێنێکی دیکە حاڵەتێکی دەرون نییە بەڵکو حاڵەتێکی جستەیە. بەڕێزان دوا پەیوەندی وەرەگرین کاکە بڕیار لە شاری سلێمانی فەرموو کاکە بڕیارجان. کاک دکتۆرجان شەو باش. شەو باش ئەزیزم. باشی کاک دکتۆرجان. زۆر سپاس دەکەم گیانی من. یاخواجییانە خۆش بێ کاک دکتۆرجان نەبم بە عەزێت من ئازارێکی زۆر لە سەرومی زەڵانمەوەیە. بەڵێ. زۆر دکتۆرم زۆر عیلاج دەکەم زۆرە گەڕێم چی دکتۆرم کردو سۆنەر و ئەشیعە و ئیتر ئەڵێ ئیلتیهاباتێکی زۆر کەمە دێ لە قۆڵۆنتایە. بەڵێ. ئیتر حەلم نەماوە بەدەستەوە بەڕاستی 6 دکتۆرم کردووە. هەمووی هەرە لە بڕۆ فەحسێکی خوێن و سۆنەرێک و ئەشیعەیەک لە ئاخیرایەک پارچەحەبی نووسراوە کۆڵۆنا. بەڵێ بەس کاک بڕیار ببوورە هەموو فەحسەکان تەبیعی بووە؟ هەموو فەحسەکانم تەبیعی بووە هەر تەنیا ئەیود ڤایرۆسێکت دێ هەر دکتۆری بە نوعش پێوتم. بەڵێ باشە کاکە بڕیارجان کاکە بڕیار ئەو حاڵەتەی تۆ ئێمە لە بیدایەتی بەرنامەکە باسمان کرد پێڵێن پین دیسئۆردەر واتە ئازارە نەخۆشی لە ئەسڵدا تۆی کێشەیەکی جستەیت نێچکۆ خۆتەڵی چەند دکتۆر 6 دکتۆر کردووە هەمووی فەحسەکانیان تەبیعی بووە کەواتە ئەمە یەکێک لە نەخۆشیە دەرون جستەیەکان نەخۆشەکەەوە هەستەکەوە کۆی جەنابێت کە ئازار هەیە لە شوێنێکی بەڵام ئازار درێژخایەنە بۆیە هەندێک جار ئێمە کۆرسێکی دەرمانی بۆ ئەنووسین زۆر سوودە دەرمانەکە ئەبینێت و ئەم ئازار و ئەم فەرتەنەی نامێنێت بۆیە هیوادارم سەردانی پزیشکێکی دەرونی بکەیت لەو شارەیەکەوە لە جەنابتەوە نزیکە بۆ ئەوەی چارەسەری حاڵەتەکەت بکات و بەهوای سەلام. دیارە بەڕێزان بەم جۆرە هاتینە کۆتایی تەوەرەکانی ئەم بەرنامەیە و پرسیاری زۆرمان هەیە و تەلەفۆنیشمان زۆر لەگە بەڵام دەبەرکەین ماوەکە نەماتوانی هیوادارین هەمووتان لە نەخۆشیە جەستەیی و دەروون جەستەیەکان دوور بن و هەمیشە دەروونتان ئارام و سەلامەت بێت تا جارێکتر لە بەرنامەی دیاردا دەروون بێەوەی شارید بێەوەی بەڕێز شاد دەبینەوە خواتان لەگەڵ و شەو شەوگارتان ئارام. Allah